و راپۆرتێکمان ئاراستەی سەرپەرشتیاری دارایی گەرمیان کرد لەسەر مەترسی وشکە ساڵی لە گەرمیان. ئەمە راپۆرتەکە بە وردی ئاماژەی پێکراوە کە ئەم ساڵ وشکە ساڵیە لە گەرمیان و ئەو هەنگاوانە چین بۆ چارەسەرکردنی وشکە ساڵی لە گەرمیان بە وردی لە راپۆرتەکەی باسکراوە. مەبەستمان و ئێمە پێشوەختە لایەنە پەیوەنددارەکانی دارایی گەرمیان وە کشت و کاڵ و جهتی حکومی ئاگدار بکەینەوە بۆی هەنگاوی پێویست و هەنگاوی چارەسەر بگرنە بەر بتوانین بۆ کەمکردنەوەی زیانەکانی مەترسی وشکە ساڵی لە گەرمیان بخرێتە ڕوو. دیارە لە راپۆرتەکەی باسکراوە ئێمە ئەزانین وشکە ساڵی دیاردەیەکە و بۆی کەمبارینەوە دەکرێت ڕوو بدا، بەڵام بۆ کەمکردنەوەی زیانەکانی لەسەر ناوچەکەمان و ئەو زیانانەی چێتی لەسەر گەرمیان بەهۆی وشکە ساڵیەوە ئێمە بەستمان بوو لێرەدا لە راپۆرتەکەیە ئاراستەی سەرپەرشتیاری دارایی گەرمیانی کۆمەڵایەتی لای خۆیان و ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی بکەن بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر تەرخانکردنی بودجەیەک بدات بۆ کەمکردنەوەی زیانەکانی وشکە ساڵی لە گەرمیان. خۆدان نەزان وشکە ساڵی کە لە گەرمیان ڕوودا مەترسی گەورەی هەیە بۆ سەر زەوی دێم، بە تایبەتی بەشێکی زۆری زەویەکانی ئێمە زەوی کشتتوکاڵی زەوی دێمن کە بەهۆی بارانبارینەوە بەرهەمیە بێ بەداخەوە ساڵ بەوەی کەمبارینەوە وشکە ساڵی هەیە. ئەمە یەکێک لە زیانە گەورەکانی. دواتر مەترسی هەیە بۆ چۆڵکردنی لادەکان بۆی فرۆشتنی مەڕ و ماڵاتەوە ئەگەر ئاوی باران کەم بێتەوە یا ئاوی ژێر زەوی کەم بێتەوە ئەمە مەترسی بۆ سەروانە دروستەکە و مەترسی چۆڵکردنی هەیە و بیرمان نەچێ وشکە ساڵی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە گەرمیانە ئەبێتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆری ئاژەڵە کێوەکان مەترسی لە ناوچوونیان لەسەر بێتەوە مەترسیەکی گەورە بێ. بۆ ئێمە لە راپۆرتەکە یەکەم مامۆستا ئامادەی کردەوە بە وردی باسی لە زیانەکانی کردو و هەنگاوەکانی چارەسەر چییە ئاراستەی دارایی گەرمیانمان کردووە. ئێمە وەزیفەمان بەجێ هێناوی وەدارین حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم ئەم داوایە بێتەوە بتوانن ئیشی لەسەر بکەن لەگەڵی دارایی گەرمیان و لایەنە پەیوەنددارەکان لە گەرمیانە پلانێکی وا بە ورتردا بنرێ و خەڵکی پسپۆر بانگێش بکرێ بۆەوەی بتوانن پلانێکی وردا بنێن و مەترسی ئەم وشکە ساڵیە و زیانەکانی کەمتر بکەین و لەسەر ناوچەکەمان.